کوردستان و کوردستانی نوێ نەخشێکی زۆر گرنگیان هەبووە لە پاراستنی زمانی کوردیدا، پاراستنی زۆر شتی دیکەی ئێمە. من ئەمە بە شتێکی گرنگ دەزانم، ئەمانە بە کارێک دەزانم کە بەڕاستی جێگای خۆیەتی سپاسیان بکەین، دەستخۆشییان لێ بکەین. بەداخەوە ئێمە زۆر ئینسانی زانا و گەورە و تێگەیشت و پێگەیشتومان هەبوو کە دەیان شتی گرنگیان لەگەڵ خۆیان بردە ژێرگۆن. ئینسانیش نازانێ بەڕاستی تا ئەو کاتێک کەماوە چی بەسەر دێ. من ئەمانە بە کارێکی باشە زانم خزمەتمان کرد، توانیمان تا ڕادەیەک گۆرانی کوردی بە دەرەوە بناسیێنین. حەفلە و هەڵپەرچیە و شەواهەنگ و خۆی وشەکە خۆم دامناوە و یەکەم کەسیش کە دەستمان پێکرد لە ئەوروپا پۆڵای نانەوازادە کۆچ کرد و پۆڵای نانەوازادە و من بووم کە ئەمە بوو بە هۆی کۆکردنەوەی زاراوەکان. گوناحیشە بڵێ زاراوەکان، وەڵام منایسە لەو باوەڕەدام ئەبێ بە هەورامی بڵێ دایکی هەموو زمانەکان باشە، چونکە ئەگەر لە زمانی فارسی وردبیتەوە ئەو زازانی من چی ئەڵێم. ئەمە بوو بەهۆی ئەوە کە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوای کۆ کردەوە، زیاتر خەڵکەکەی لە نزیک کردەوە، یەک نزیک کردەوە، دیالکتەکان لە یەک نزیک بوونەوە، زیاتر یەکتریان ناسی، ئەمەش خەڵکی زۆرترمان وەرگرت. ئەو سەردەمە سەردەمێکی تر بوو، ئەم سەردەمەش سەردەمێکی تر بوو، سەردەمی نەبوونی تەلەفۆن و ئینترنێت و نازانم ئایتی، بەڵام ئیمڕۆ سەردەمی تەکنۆلۆژی و ئایتی و زۆر شتی ترە. کوردستانی نوێ لە وێزگەی چینۆی کارکردنی خۆیان بە ئەنجامدانی زنجیرەیە کۆڕ و سیمیناری تایبەت بە گرنگترین پرسانوکەیەکانی ڕۆژ و ئەو بابەتانی مۆزوعین وەرە لای خەڵک جێگەی سەرنجەن دەست پێکاتەوە. لە ڕاستە لەم وێزگەنەوەیە ئامانجی گرنگ و کاریگەری ئەوەیە کە جارێکی کە بینەوە ناو خەڵک، جارێکی کە بتوانین کە کۆڕ و کۆبوونەوەکان بینەوە شارە جوانەکەی سلێمانی لە ڕێگەی ئەم ساڵۆنە جوانەوە ساڵۆنی کوردستانی نوێ کە بە هەمیشەی یعنی هەوڵێکی زۆری داوە بۆ ئەوەی کە بێتە لانکەیەک بۆ هەموو ئەو کۆڕانی کە لە شاری سلێمانی وەکو شارێکی ڕۆشنبیری ئەنجام ئەدرێ. بەو ئامانجەی بۆ نیەتە کارەکەین کە بەبێ جیاوازی ئاور لە هەموو سێکتەرەکان بینەوە، لە ڕووی سیاسی و لە ڕووی هونەری، لە ڕووی اقتصادی و هەموو بۆرانی کە بابەتی ڕۆژن